چیرۆک و هۆنراوەی جوان بە کوردی و مانای ڕەوان دەنووسم ئەمن کوردم نابەزم چونکە مردم بۆ سەربەرزی خاکەکەم دەنووسم خەبات دەکەم. ئەزانمان لە تەوەری دووهەمدا لەگەڵتان دەبین بێگومان منداڵان پڕن لە بەهرە پڕن لە خولیا واروەها توانای جیاوازیان هەیە ئەگەر گرنگیان پێ بدرێت ئەوە بێگومان لەگەڵ ئەو توانایی کە هەیەە بە حەز و خولیایەکی زۆرە بۆ تواناکەیان گەشە دەکەن و خزمەتێکی باش بە کۆمەلگا دەکەن و گرنگە کە دایک و باوکیش هەوڵ لەگەڵ منداڵدا بداتەوە گرنگی بۆ بەهرە و توانە و خولیایی بدا. ئەمڕۆ خاتونێکی جوان کچێکی جوانی بچکۆلانە لێرە لەگەڵماندایە کە بەهرەی نووسینی هەیە و بەهرەی شاری هەیە کە کۆمەڵێک شاری لە نامیلکەیەکی بچووکدا نووسیوە. ئێمە گفتوگوی لەگەڵ دەکەین بزانین ئایا چۆن بۆ دەستیکرەوە بە شار نووسین وەروەها تۆزە شاریشی پێ خوێنینەوە ئەو شارانەی کە خۆی نووسێتی بزانین باس لە چی ئەکە. بەخێر بێنەوەی گیان بەخێر بێ خاتونەوە نەوەی گیان ئەم شاری ئێستا بۆت خوێندینەوە کەی نووسیوتە و نامیلکەکە چۆن داناوە لە چەند شعر پێک هاتووە؟ بەڵێ نامیلکەکە لە 7 چیرۆکی پەروەردەی بۆ منداڵان و 2 هۆنراوە پێک هاتووە. ئەم هۆنراوەی نووسەری بچووکە بە مێشکم داها لەبەروی خۆم و گوڵی نووسەرێکی بچووکم بۆیە ئەوم نووسی. نەوەگیان لە کێکەوە حەزت بۆ نووسین بۆ پەیدا بوو کەی زانیت ئەم بەهرە جوانەتیایە؟ لە تەمەنی 6 ساڵی حەزم نوێنەکێشان بوو دەمایەک دەستم کرد بە نووسین. باشە خۆت ئێستا تەمەنە چەنەوە ئاڵە تەمەنی 7 ساڵی؟ ئەتوان بڵندم 10 ساڵی یاخوات تەمەن درێژ بێ. باشە حەزت لە چ بەشێکی نامیلکەکەی خۆت زۆرە؟ چیرۆکێکی تێبنەوەی هاوڕێتی پاک کە فێری منداڵان ئەکات چۆن لەگەڵ خانپەرستی تایبەت مامەڵە بکەن لەبەر ئەوەی کە بەڕاستی جوانە و خانپەرستی تایبەت پێویستیان بە یارمەتی ئێمەیە میش لەو باشەیە بەسیێغم کە چۆن یارمەتی خانپەرستی تایبەت بین ئامۆژگاریەکی گەورەیە بۆ من زۆرم ئەوە حەزێ. ئەتوانی ئەو چیرۆکەمان بۆ بگەڕیتەوە مادەم لێرەوە؟ بەڵێ هاوڕێتی پاک من قوتابێکی دڵخۆشم خاوەن هاوڕێیەکم زۆر پاک و ژیر و چالاک و زیرەکە ڕاها قوتابێکی خاوەنپەروەردی تایبەتە و هەمیشە بەیەکەوە وانەکانمان دەخوێنین. گوێراڵی مامۆستایە و لەوانەی هونەریشدا دەستێکی باڵای هەیە هەمیشە بە نەخشاندنی تابلۆ جوانەکانی هەمووان دڵخۆش دەکات. کاتێک لە پشیوانەکاندا هەمیشە پێکەوە دڵخۆشین بەوەی کە من هاوکاری بەردەوامی ئەەکەم بۆ ئەوی فەری وانەکانمان بکەوین. هاوڕێیەتی پاک و ڕاستەقینە خۆشبەختیە. کەواتە ئەمە لە ئەزمموی خۆتەوە نووسیتەوەتە هاوڕێکت هەبوو بۆ شێوازە بۆ ئەم چیرۆکە جوانت نووسی دەربارەی؟ بەڵێ. باشەنەوە گیان کێ هاوکاریت ئەکا لە نووسینی چیرۆکەکان یاخۆ نووسینی شعرەکاندا هەر خۆت ئەی نووسی یاخوددایە و بابەش هاکارن لەگەڵتە؟ بەڵێ منمە سەرتا بە سپاس دەست پێ بکەم چونکە سپاسی زۆر کەسەکەم دەوروبەرەکەم لەبەرەوەی یارمەتێکی زۆریان نەوەم بە تایبەتی دایک و باوکم مامۆستا ئارەزوو مامۆستا یاسین ژاژڵەیی و ڕێکخراوی CDO و ناوەندی ڕووناکبێری شار باژێر. کاتە هەمویان هاوکار بوون لەگەڵتە؟ بەڵێ زۆر پاپشتن بوون. باشە نوایگیان پرۆژەی داهاتوو چییە؟ ئایا هەوڵت داوە کە بەرهەمی زیاتر یاخود چیرۆکی زیاتر شعری زیاتر بۆ منداڵان بنووسی ئەوەی کە هەیە ئێستا هەر ئەوەت بەسەیان هەوڵت داوە کە شتی جوانتر و شتی باشتر بنووسی بۆ منداڵان و ئایا هەوڵت داوە هیچ بابەتێک تایبەت بە خۆت هەبێت و باسی خۆت بکەیتایە؟ بەڵێ من هەمیشە هەوڵێم بۆ زیاتر خزمە بە نیشتیمان و کۆمەلگا بکەم لەبەرەوەی کە مناڵان پێویستەکان فێری شت بن و پەروەردە بن. بەم شێوەیە من هەوڵەدەم زیاتر تاوەکو خاکەکەم سەربەرز بکەم و ئینشاءڵڵا شتی زیاتری شاڕێ. باشەنەوە کە دەستت کرد بە نووسین و ئەم بەرهەمە جوانە دوایی بڵاو بوویەوە لە خوێندنگە هاوڕێکانت چۆن کە ئەم بینی چەند تاچنە دڵخۆش بن بە نووسینەی تۆ دەستخۆشیان لێ ئەکردی؟ زۆر دڵخۆش بوون لەبەرەوەی حەزیان لە چیرۆکانم بۆ ئەوە بەڕاستی زۆر جوانە سپاس دەکەین. کاتە زۆر خۆش بووەتەوە کەس سپاسی کردی یان هیچ بۆنێکیان بۆ ساز نەکردی لە مەکتەبەکەت لە شوێنێکی جیاواز؟ بەراڵا زۆر سپاسیان دەکەم لەبەرەوەی کە بەڕاستی پاپشتم بوون و بە تەواوەتی پاپشتی من بوون و هەمیشە لەگەڵما بوون و هەمیشە سپاسیان کردمەوە لە ڕێکخراوی CDOش بۆنێکیان بۆ ساز کردم. بۆنێکیان بۆ ساز کردووە؟ کێ تێدا بانگێشکرا بوون؟ کۆمەڵێک خزم و کەسی خۆمان و کۆمەڵێک نووسەر و ئەدیب و شاعیرەکان. ئافرم لەوێش شعرەکانت خوێندەوە؟ بۆنەکە چی لە خۆگرت؟
وەڵا کۆمەڵێک چیرۆکی خۆم کە یەکێک وەبزانم یەکێک لە خوێنراوەکان و خوێندەوە و هەندێک جاریش قسم بۆ خەڵکیەکە کە پێویستەکە چی بکەین و منداڵان چی بکەن بۆ ئەوەی کە زیاتر مێشکیان چالاک بێت و بەم شێوە بکەن. ئافرین ماشاءالله هەلێسەوە ینی ئەتوانێت توانای وتاردان و ئەو قسە جوانانەی هەیە. جا پێم خۆش هەنراوێکی ترمان بۆ خوێنیتەوە وتت دوو هەنراوێتیایە هەنراوێکت بخوێنینەوە. مانگی ڕەمەزان. ڕەمەزان مانگی سۆزە پڕ جۆش و پڕ خرۆشە. لە کاتی تەراویحدا بە کۆمەڵ لەگەڵ یەکدا نزا بۆ یەکتر دەکەین، هاوکاری یەکتر دەکەین، مانگی هەژار و نەدار پڕ میهری پەروەردگار. ڕەمەزان مانگی سۆزە پڕ جۆش و پڕ خرۆشە. باشە نەوە کە ئەمە ئەنووسی بە تایبەتیدا ئەنیشی بیری لێ ئەەکەیتەوەیان ئەو تا خۆت هەستی پێکەیت و لە پڕ ئەو شانت بووێت و ئەینسی جەری وایە دانیشم بیرێکەکەمەوە لە پڕێگا شتێگێ بمێشکمە ئیت لەبارەی ئەوەی نووسم و زۆربەی چیرۆکان ئەزمونەکانیان لە ژیانی ڕۆژانەی خۆمەوە وەرگیراون واتە کە لە ژیانما فێری شتێک ئەبم یاخۆت هەندێک شتم بۆیێت لەو کاتەیە ئەینووسم. باشەنەوە گیان یەکەم بەرهەمت کە نووسید یەکەم شعریان چیرۆکە نووسید چی بوو بیرن ماوە؟ چیرۆکێکی ئەتوانین بڵێن پەروەردەیی بوو لەبارەی هاوڕێیەتیەوە بوو تاوەکو ئێمە هاوکاری یەکتر بکەین و بەپێی ئەو توانەیە کە خۆمان تیامانە یاخۆت هەرچۆنێک بێ یا هاوکاری هاوڕەکانمان بکەین. باشە هەر حەزت لە نووسینی چیرۆک و شعرە یان بەهرەی تریشە هەیە؟ حەزم ناوێنە کێشان هەیە و نووسین و ئەمانە هەموو شتێکم بۆ من چونکە من زۆرم حەزەیەتی لە ماوە چەندین کتێبم هەیە لەبەرەوەی هەمیشە خەریکی خوێندنەوە و نووسینم بە زۆری وێنە ئەکێشم و ئەنووسم. نەواوەڵا زۆر ئەو گرنگە ئەنی بەردەوام تۆ ئەخوێنیتەوە بۆیە ماشەئەڵڵا ئەتوانی بەم شێوازە قسە بکەیت و لە بەرنامەیە دەرکەویت و نووسینت هەبێ. چی ئەخوێنیتەوە ڕۆژانە چەندێک کات بۆ خوێندنەوە تەرخانەکەی بەپێی ئەوەی کە حەزت لێتی؟ باڵە ماوەیەکی زۆر خوێنمەوە تاوەکو چاوەکانم ئازاریان پێنەگا بە ئامێر ئەلکترۆنیەکان و زیاتر بۆی زانیاری زیاتر پێیدا بکەم. ئەم ڕۆژانەیە زانیاریەکم دەستکەوت لەناو کتێبێکا بوو خێرا وتم لەبەرەوەی ئەم زانینەوە ئەو کتێبەیە هەبوو ماوەیەکی زۆرش بۆ کتێبتەرخانەکەم بۆەوەی کە باش زانیاری وەرگرم کۆمەڵ کتێبی زۆرم هەیە لەبارەی زانیاریەوەن و لەبارەی سروشتەوەن. کتێبی مناڵانیش خوێنیتەوە بێگومان وانە چی چیرۆکێک زۆر سەرنجڕاکێش بوو لە شتانێکی خوێندوتەوە ئەگەر بیرت بێ جگە لە نووسینەکانی خۆت؟ بەڵێ کتێبێکی تێدا بوو کە باسی سروشتیە کرد ئێوە بەم شێوەیە ئەم شتە ڕۆیات و ئاوا ئیتر من زۆرم حەزەوەی کە لە سروشت بکۆمەوە بەڕاستی ئەوم زۆر بەدڵە بۆیە ئەو کتێبم کڕی کە باز لەوە کاکە چۆن لە سروشە گۆڕانکاریەکان ڕۆدات چۆن گیانەوەران ژیانی خۆیان بەسەرە بن. هیچ شارەیان چیرۆکێکی هەیە لەسەر سروش نووسی بێتت ئەوەندەت حەز لێیە؟ زۆرم حەزەیە بەڵام هەتاو کۆیسانم نووسیە بەرنامەکە بە بیری لێ بکەیتەوە چیرۆکێکی واشمان بۆ بنووسی بەتەمام. خوشک و برات هەیە یان کێ هەیە ئاها حەزی لە نووسین بێ وەکو تۆیە کەس هەیە وەکو تۆ لە خێزانەکەت حەزی لە نووسین و خوێندنەوە بێ؟ من هەش کاتێکە یەکسەر ئەو کتێبم دەکرد هەموو دەوروبەرەکەم بە تایبەتی مناڵەکان وەکو پورزاکانم یاخود هاوڕەکانم هەمویانەوە چۆنەوە بیرۆکەوە بۆ هاوبایە مەژەنجین بین زۆربیان حەزیان لێبوو بە تایبەتی پورزاکەم ئەوش حەزەکە خەریکی نووسینە ئەوش تقریبا ئەزین بین. باشە هیچ نووسینی ترت هەیە جگە لەمانەی کە لە نامیلکەکە هەیە بتێ لە داهاتوە بگیتە نامیلکەیەکی دیکە؟ باڵە. چەندانی ترە هەیە؟ تقریبی 20 چیرۆکم نووسیوە حەودانی لێرەیە و هۆنراوەشی لێرەیە بەڵام من 20 دانم نووسیوە و زیاتر نووسم ئینشاڵڵا تاوەکو نامیلکەی گەورەتر یاخود کتێبێک بێنمە دنیاوە. ئافرم باشە ناگیان زیاتر لە چ بوارێکە ئەنووسی حەزت لە سروشتە ئەینووسی یان لەسەر هاوڕێتی ئەنووسی لە چ شتێکە زیاتر حەزەکەی بنووسیت؟ لەم چیرۆکەیە دوو جار ئاماژە درەوە بە هاوڕێتی پاک و بە سۆزی بە زۆری هەستەکەم لەبارەی هاوڕێتی ئەینووسم و حەزیش ئەەکەم کە شتێک بێت لەبارەی نیشتیمانەوە ببۆی مناڵەکان کولتوری کوردیان بە جوانی بۆڕوون بێتەوە. چیرۆکێکی تێ بنەی ئەڵتوونی سپی کە باز لە شیرەمەنیەکان ئەکا و ئێمە کورد خۆمانەیەکی زۆر باشمان بودانەوە لەبەرەوەی ئەتوانین پێی بڵین ئەڵتوونی سپی لەبەرەوەی باشە بۆ جەستەمان بۆیە ئەوم نووسی چونکە بە زۆرم بەدڵ بوو ئیتر ئەوانم نووسی بووی کە مناڵان زیاتر ناسراو بن بە کولتوری. جا من لە نامیلکەکە بینیم خەریک پرسیاری ئەو لێ بکەم ئەڵتوونی سپی چییە؟ جا پێمان بڵێ ئەڵتوونی سپی چییە بۆشمان بخوێنەرەوە باش نییە؟ بەڵێ.
ئەمسام ئێرە بوو وانێگیان پێ بڵێ لاپەڕەچەنە لاپەڕە شەشە بەڵێ ئاسە ئاڵتون نیسپی مامۆستای وانەی زانست بۆ گشتی زانستی هەموو قوتابیانی پۆلەکەمانی برد بۆ کارگەی شیرەمەنی لەوێ وانەیەکی پڕ بە هاوجوانی پێشکەش کردین لەسەر سوودی بەرهەمەکانی شیرەمەنی کە ماس و پەنیر و قەیماغ و دوو هەتا دوایی دەگرێتەوە خستنەڕووی سوودەکانی بۆ جەستۆ دروستبوونی ئێسکەکانمان بە پتەوی هەبووە بە ئاڵتۆنی سپی ناوی برد لەو ڕۆژەوە هەر کاتێک لەگەڵ دایکم ئەچوون بۆ بازار یەکەم چەنکە ئەچوون بۆی دوکانی ئاڵتۆنی سپی بوو بۆی هەمیشە ئێسکەکانم پتەو بێت و تەندروستە حەز لە ئاڵتۆنی سپی هەیە لە بەرهەمە شیرەمەنیەکان بەڵێ زۆر باشە چیرۆکەکەی ڕێک لە ژیانی خۆیەوە لە ڕووداوانی کە ڕوویەوە ئەنووسێتەوە نەوەگیان باشە خۆت لە کولتوری کوردی شارەزایت هەیە هیچی لێ ئەزانی وە حەزەکی منداڵانی تریش فێری کولتوری کوردی بزان و وەروەها کوردستانیان خۆش بێت باڵە من نیشمانە خۆم زۆر خۆشەوێ هیوادارم کە بەنووسینی نامیکە بچووکەکانم خزمەتێکی زۆر گەوری پێ بکەم و بەڵە هەنێک شیشی لەبارەوە زانم بۆیە هەوڵەدەم زانیاری زیاترم دەست بکەوێت و بە هەموو منداڵانی جیهانیشی پێشکەش بکەم منداڵانی کوردستان نەوە پێت وایە چ شتێک ئەتوانێت بە هەرو توانەکانی تۆ زیاد بکە ئایا جگەلەوەی کە تۆ ئەخوێنی ئەوە ئێستا وەرزی پشووە و زۆرێک لە منداڵان پشوو ئەدەن هەوڵت داوە بچیتە جۆرێک لە خولەوە خۆت فێری لێ هاتووی یەک بەهرێکی تر بکەی بۆی ئەم هاوینە سوود لەو ئەزمموی پشۆ وەربگری بەڵێ هەڵەدەم کا بڕۆم بۆ دەورەیەکی زمانی عەربی بۆی زیاتر فێری زمانی عەربی بم کاتە حەز لە فێربوونی زمانیشە بەڵێ زۆر باشە زۆر سپاس زۆرم حەز لەوەیە بێ لەوەش هەوڵەدەم کە زیاتر ئەمەل ئەلکترۆنیەکان بەکارنێنم تەنها بۆ کاتانە بەکاری بێنم کە پێویستم بە زانیاریەک بە زانیاریەکم دەست بکەوێ بۆ ئەوەی کە هەم لە چیرۆکەکانمان هەم لە هەنێ بوارەکانی تردا بەکاری بێنم چەندێک کارتەرخانەکەی بۆ ئامێر ئەلکترۆنیەکان دایکم هەمیشە بە ئەڵێ بە کاژمێر باشتر بەکاری بێنی و جایی وایە کاژمێر یاخود دوو کاژمێر بەکارێنم دەستخۆش بۆ دایکت ئاها خەم خۆری تۆیە و تۆش بەگوێی ئەەکەی هەر بژیت باشە خوشک و برایترت هەیە نەوە بەڵێ یەک برام هەیە ئەی ئەو حەزی لە چیرۆک نووسین و شار نووسین نییە ئەو کتێب ئەخوێنێتەوە بەڵام زۆری حەز لە چیرۆک نووسین نی نەخێر گەنەوەی حەزی لە چیرۆکەکانی تۆ بێ بەڵێ ئەی باشە دەربارەی دانیشتنی شتێکی تایە لەنیا زۆرێک لە منداڵان ڕەنگە ئەوە فەرامۆش بکەن کە ددانەکانیان بشۆن و ئەمە زیان بە تەندروستی دانەکانیان ئەگەێنێت بۆچی ئەمە دنووسی چیرۆکی ئەمە بۆچی ئەگەڕێتەوە من کاتێکا و چیرۆکەم نووسی بۆ بووکە مناڵەکان لە ئێشی ددانەکانیان بە دوور بن و زیاتر ددانەکانیان بشۆن هەنێک کاتێککە تۆ قسە لەگەڵ یەکی کاکەی جەری وێبوونی دەمی و کەسە ناخۆشە بۆ وەیە بۆ ئەوواگەرێتەوە کە پێشە دانیان نەشتووە بۆیە بۆی مناڵ بە دوور بنەوە و هیچ کەسێک بە خراپ ناوێن نەبە خو شتێک با ددانەکانیان بشۆن هەم لای پاکتەمیزیە هەم لایانی تەندروستی ددانەکەش بەڵێ ئەی خۆ دانە زۆرە شویت ئەرەوەڵە هەموو شەوێک ئەی ئافرە ئەگەر شارێکی تریان شتێکی ترە حەزت کرد بێ پێشکەشمان بکەیت لە هۆنراوەتیا بۆی ژەرمەزان و نووسری بچووک بۆ دوانشم پێشکەشکردن خۆش بخوا جا پێم بڵێ لە دوای ئەمە بەتەمای چیت لە دوای ئەم نامیلکەیە ئیشەڵا بەتەمای بەرهەمیتری چاوەڕێکی بکەین لێت لەوانەیە چیرۆکی گەورە بنووسم هەر هەمووی تەنایەک چیرۆک بێن لێک کتێبا بێت بەڵێ لێک کتێبا بێت یاخود ئینشاءڵڵا کە گەورە بووم هەڵێم ڕۆمان بنووسم چونکە چیرۆکەکانم زۆر دوور و درێژن حەزت لێ تاند ڕۆمانیش بنووسی بەڵێ ڕۆمانە خوێندوتەوە خۆت چیرۆکی درێژم زۆر حەز لێ و هەستی شەکەم وابزانم خوێندمەتەوە بەڵێ ئافرە ئەی بۆ ڕۆژی مناڵان هیچی هەبوو نووسی بێتت بەڵێ بۆ ڕۆژی مناڵان ناساندن بۆم نامیلکەیە کرا و ئەمە یەکەم ڕۆژی گیانی مناڵانەکە من بەشدار بم تایدا بە کتێب بە نامیلکەیەکەوە یاخۆ شتێکی لە بابەتە بە بابەتێکی جوانەوە ئینشاءڵڵا بۆ ڕۆژی گیانی منداڵانی داهاتوو هەڵەیین کە بەڵێ پلانی گەورەترم هەیە ئینشاءڵڵا باشە لەکوێ ناساندنە بۆ کرد بۆ نامیلکەکەت لە ڕێکخراوی CDO هەلە ڕێکخراوەکە دەستەکان خۆش بێ هەر بژیت بەرهەمەکانت زۆر جوانن بە هیوای سەرکەوتن بە هیوای کە بتوانی لە داهاتووشدا کاری زۆر جوانترت لێ ببینین من پێم باشە لەسەر هاوڕێتی و هاوکاری ئەومان بۆ بخوێنیتەوە لەسەرەوە هەستەکەم بابەتێکی جوان بێ چکە حەزت وەکو باسیشت لێوەکرد حەزت لە بابەتی هاوڕێتی زۆر زۆر هاوڕێ زۆرت هەیە بەڵێ چەندانت هەیە
وڵی زۆرم هەیە نیوەیان هەر بە تەواوەتی بیرم چوونەتەوە ئەمەە دەمێکا من ئیتر واتە هاوڕێی زۆرم هەیە جارێکیان مامان گواستە بە شوێنێک باشە هەر یەکەم ڕۆژ 6 هاوڕێم پێیا کرد لایەنی کۆمەڵایەتی زۆر بەقۆدە هاوڕێتی و هاوکاری لە دارستانەکەدا هەمووان هاوڕێین هاوڕێتی ئەرکێکی جوان و پیرۆزە هەر بۆیە فیر بڕیاریدا لەگەڵ هاوڕەکانی یاری بکەن پێکەوە کۆبوونەوە بەدڵێکی خۆشەوە کەوتنە یاریکردن لە پڕ هەوڕێکی ڕەشبەری ئاسمانی گرت و باران بارین دەستی پێکرد فێری میهرەبان وتی خەمتان نەبێت تا بارانەکە خۆش دەکاتەوە ناهێڵم تەڕ بن هەمووان وتیان چۆن فیلی میهرەبان گوێچکەکانی کردەوە و ئەوانیش بە خۆشحاڵیەوە چوونە ژێر گوێچکەکانی کە باران خۆشی کردەوە هەمووان سپاسیان کرد و فیلی میهرەبانی ژووتی ئێمە هاوڕێین ئەبێت پێکەوە دڵسۆز و میهرەبان بین بۆ یەکتری نەوەگیان ڕەنگە منداڵێک لێرەوە سێرمان بکە یاخۆ دایک و باوکێک حەسکە ئەم نامیلکە جوانە بۆ مناڵەکەی بکڕێ لەکوێ دەست ئەکەوێ بە زۆری نامیلکەیە ناتوان بڵم بۆ فرۆشتن هەیە بۆ ئەوەی کە زیاتر سوود بە منداڵان بکەن لەنەو کتێبخانەکانە هەیە ئێمە هەڵەین لە کتێبخانەکانە بڵای بکەینەوە تاوەکو مناڵانی دیکە و هەموو کەسێک سوودی لێوە کاتۆ ئینشاڵڵا بۆ داهاتوە بێ ئەوە بەڵێ. وانە بەڵێ. دەسەکانە خۆش بێت باسی جژنت کردووە لە یەکێک لە چیرۆکەکاندا بۆچی لەسەر جژنت نووسیوە حەز لە چ شتێکی جژنیش هەیە زۆر من زۆرم حەزە جژنە و هەنێک منداڵ هەیە بەداخۆ زۆر لەبارەی جژنەوە نازانێت باشە بۆیە زیاتر هەوڵمدا کە مناڵەکان پێیان بناسم جژن چۆنە نەخۆ کۆکەیتەوە جژنانە وەرئەگری بەم شێوەیە ئەو چیرۆکەم نووسی بۆی زیاتر ئاشنابین بە جژن و زۆرشم حەزە جژنە لەبەرەوەی کە سەردانی هاوڕەکانەکەی سەردانی خزم و کەسەکانەکەی بۆیە جژنانە زۆر وەرگرم جژنە بەڵێ ئێمە خۆشحاڵ بووین لەگەڵت هیچ نەماوە پامە چێ بۆ مناڵان تا چەنێک گرنگە ئەگەر بەهرەوتوانایەکیان هەبوو ئەوە ئابم شێوازە هەوڵ بن کە بەهرەوتوانەکانی خۆیان دەربخەن بەڵێ پێم بۆ منداڵان ئەوەیە کە وازە ئەمێرە ئەلکترۆنیەکان بهێنن و هەموو منداڵێک بەهرەی تێدایە هەموو منداڵێک خولیەیەکی خۆی هەیە با لە جێتی ئەمێرە ئەلکترۆنیەکان و خۆمەشغوڵکردن پێیانەوە کە تەنها کات بە فیرۆدانە زیاتر پەرە بدەن بە بەهرەکانیان نەکرد بەهرەی نووسین و وێنەکێشان بەڵکو هەنێکیان لە وەرزشە هەنێکیان لە مۆسیقایە بەم شێوەیە هەرێکە بە شێوەیەک پەرە بە بەهرەکانی خۆی بدات ئافرم دەستەکانە خۆش بێت سپاس بۆ خاتونەوە هەیە من خاوەن بەهرە کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو هیوای سەرکەوتن و داهاتوێکی زۆر گەشت بۆ خوازیین دووبارە بەخێر بێی بۆ سۆدی لەگەڵمانە نەوەگیان